هەر مرۆڤی تا ژووری جیهانێکە تایبەتە ji bernameya nizîktir rêz silavê taybet bûye vê caran bikîne nizîktirek li cîhaneka taybet verê mala nivîsîngehe cihê telarsaziyê ye cihê nivîsînê nivîsîngehe mûzexwaneka taybet e hema cîhaneka taybet e ka çawa verê wisa taybet e û her cihekê vê malê rengarenk e jiyana kesatiyê evrûke jî rengarenk e nizîktirî kesatiyê evrûke bîn û bizanî ka jiyan çawa derbas bit Ya Allah mandînevî doktor Cihan زۆر سپاس دەرگای ماڵەوەت کردەوە مۆزەخانە نووسینگە پەرتوخانە هەمووی زۆر سپاس دکتۆر خەسرە جۆف دکتۆر ئەمە بڵێم ڕۆماننووس ئەدیب هونەر بەچی دەست پێ بکەین چ هەنیان باشترە لایتە ئەوەسی خۆتە هەمویان هەموو کامیت پێ جوانەوەی بوو یان بەس ناوەکە بەسە خۆت سەوجاف کرد وەنیە مەیلی خۆتە چند ناوێکم لێ نەیمەلی خۆتە هەردات دەرگای ماڵت کراوە خەڵکیش بێ بیبینی ئێستش خەڵکان دێن بۆ ئێرە بە تایبەت زانکۆکان جارێ 150 قوتابی جارێ 180 لە شارەکانی کوردستان شۆ دێن بۆ منیش قوبولیان ئەەکەم بە حەقیقەت وە ئەجی ئەوەی بتوانم خزمەتیانەکەم دکتۆر ئەوانەی مەسەلەن پەیکردن هەموو بە دەستی خۆ دروستکردن هەرچی تۆ دەیبینی من خۆم دروستم کرد ئەوەی بەرامبەر تکای بینی ئەدی هەرچی بینی ئەوەی خۆم دروست یعنی شتی کڕینی تێدا نییە هیچم نەکردیوە بڕێک تکی لێ بێ بڕێک مەسەلەن ئەوە بەتۆڤنە بەتۆڤن من هەرچەنێ هونەر بنوێنم نایەتە ئەو پەیکەرەی کە هی بەتۆڤن کراوە یا حەزەتی موسا ئەوانە پەیکەرێکن لە جیهانە معروفن ناسراون و هەموو مۆزەخانەی ئەوانەی تایە جا منیش بۆ ئەوەی مەرجەکانی دیوەخانەکەم یا مۆزەخانەکەم مەرجی حەزاری و فەرهەنگی پێشکەوتوی تیا بێ ئەوانەیشم داناوە تو ناوی ئەنی دیوەخان یان مۆزەخانە دیوەخانیش هەیە لەبەرەوەی من دۆستانم هەر لێرە پێکۆدانش ئێستاش پەیکرد دروزەکەی یان لە بەرباری تەندروستی دوور کەتیەوە جیهازێکیان خستن سەر دڵم بۆ ئەوەی تەنظیمی کارەبایەتی دڵم کە ئەم جیهازە زدی مگناتیسە و ئامێرە کارەبایەکانە ئێستش زۆربەی پەیکەرەکان بە ئامێری کارەباییوانە دەکرێت جا نزیکی ئەوانە بمەوە مغناتیس و ئامێری کارەبایی و ئاما خەلەل تووشی خەلەلە بێ بۆیە بالئیجبار پەیکەرم تەرک پێمیان تەرک بەڵام ئێستا لە باتی پەیکەر من کابراایەکەم بێ ئیش ناتوانم دانیشم هەمیشە بێ هەمیشە ئیش بکەم وەکو ئاڵەتێک ئێستا خەریکی چی؟ ئێستا خەریکی ملوانکە دروستکردنی ئافرەتە ملوانکەری یعنی ڕۆژانە خەریکی دروستکردنی ڕۆژانە ئەڵبەتە لە بەردی نایاب لە بەردی ینی لە بەردێکی واکە کە شایانی ئەوە بێ بچێتە گردنی ئافرەتانی ملەتەکەم دکتۆر ئەم ژێرێ ڕۆبین بچینە بەشێکی دی چونکی وێرە بەرفرە هەیە مەلی تۆ زیاتر نزیکی ژیانتان مەلی تۆ دکتۆر بە هەر لەو بەشەوە هەندێک ڕاوەستین چاوم بە هەندێک خەڵاتی ڕێز لێنان و هەتا باوەڕنامەی فەخری ئەوانەش دەکەوی ڕێز لێنان و خەڵاتکردن گرنگە بۆ کەسێک بۆ ئەوی بەردەوام لە خزمەتکردن یان گوێ نەداتەوەی ئینسان ئالەت نییە ئینسان ئەحساسێ زۆربەی خەڵاتەکانمی دەرەوەیە دەرەوە نەک ناوخۆ ناوخۆ هەمە بەڵام نەک بە ئەندازەی بۆی دەرەوە زیاترە دکتۆر لەبەرەوەن زۆرتر گرنگە دەنە ڕۆشنبیری بوونە ئێمە جارێ لە پلەکانی یەکەمی هێشتانە نەمانتوانێت بچین سەر سەکۆی ڕێز و احترامی زۆرتر بە تایبەت لە دنیای هونەرە دکتۆرای فەخریشت وەرگرتووە وابزانم سێ لە دەرێ یەک ناخۆ نانا چوار شادەی دکتۆرام فەخریم هەیە ئەوە کامبریجە کامبریج ئەوە ئەکادمی ئەمریکیە لە
لە قاهرە. ئێستا خەریکی چی نووسینێکی چیت لە بەردەستە؟ ئێستا لە زەحمەت و کێشەی دایرەتی المعارفا بووم. 47 ساڵە من خەریکی دایرەتی المعارف. ماشەڵڵا. و گەیشتە 25 بەرگ. ئێستا هەر بەرگێکی نزیکەی 400 پەڕەیە. ئێستا لەژێر چاپایە. یعنی کێنێ بڵاو دەکرێتەوە. ترسام پیاڕانەکەم مەرگ مەولام نەدا. نەنە ئینشەڵڵا تەمەن درێژ 47 ساڵ هەبتم. 47 ساڵ من خەریکی دایرەتی المعارف. شانازی پیوەکەم لەبەرەوەی عێراقش نیەتی نە کوردستان، عێراق دایرەتی المعارفی نییە. ئێستا 25 بەرگ دایرەتی المعارفی جیهانی دەربارەی هونەر و تاوای مالیەکە بەشەر بێ دەربارەی زانستی و ئەدی ئەوە جغرافیایە، ئاینە، تاریخە، هونەرە، مەسائلی اجتیماعیە، ناوی سیاسیەکانە، ئیتر ئەنماوەشکە. بەرحەڵ بە سەرمایە حەقیقی خۆم دەزانم. دکتۆر لە تەلارساز گەشتی بەکوێ؟ تەلارسازیش کاری باشم کردو و هەر نەبێ سیستەمی تەلارسازی مۆ خەڵک نەبووە، ئەمە معنایەوە نییە من لەوان باشتر بم. من خۆم تەقلیدم لە کەس نەکردەوە. ئەو سیستەمی دەبل ڤالیۆم و گوڵتەکانی واجهات من دوای 22 ساڵ کە گەڕامەوە بۆ عێراق ئەو سیستەمە نەبوو. ئێستا وەکو وانە ئەخوێنرێ لە کۆلێجەکانی بەغدا بەناوی منەوەی. تو دەڵێ خۆمە و خۆمم یعنی تەقلیدی کەس نەکردو. کەسانێکن ئەوە خەڵکێکوا دەڵێن شتانێکن لە ناو مۆزەخانە و ماڵی دکتۆریان هەندێک هەتا لە بەرهەمەکانی تەلارسازی خۆی نین. وەڵامت بۆوانە چیە؟ من درۆت لەگەڵ ناکەم، لەبەر تۆش قسە ناکەم، لەبەر حەقیقەت قسە ناکەم. ئەو ملەتار فێرە زۆربەی زۆری هەموو ناڵم کرد بوختان بکە لە حەزەیەکەی تو ئەو قسە تۆ نەکەی بۆ بیکەی. مەسەڵەن فەرموودە یەکی شتێ بدۆزەرەوەکەی خۆم نەبێت لەم مۆزەخانە. وەنا ئەیدەدەی ئەوە گوردۆمەدە ئەو وڵامە بۆ ئەوان ئەیتەڕە بۆ هەر کەس. ئەتی دکتۆر ئێمە زۆرتر حەزەکەین لێهاتوەکانمان سەر شۆڕکەین نەک سەر بڵند. وەختێک توانیوان زەرافەت و جوانی وەک خۆی ئەوانەی کە نازانن بیخەنە بەرچاو بەتاخەوە. ڕاهاتوین من جارجارە دوو مانگارە ناچمە دەرێ، لە حەوشە ناچمە دەرێ. ئێستاش ناچێت دەرێ؟ ئەگەر بڵێن بچینە شوێنێکی تایبەت لە دەرەوەی ماڵ کورە ماڵت ئاوا بێ بەم گەرما بۆ کوێمەوەی بۆ کوێمەوەی بەم گەرما. حەز لە گەرمانیە دکتۆر؟ ناوەڵڵا زۆر پێشی پەرێشانم. حەز لە زستانە زیاتر سەرما. زۆرتر حەزەکەم 1 مەتر بەفر لە دەریا بێ ئەتوانم تەحەموولێکم. ئەگەرچی من ناڵی گەرمیانم، ناڵی گەرمترین جێگەی کوردستانم کە ئەکا کەلاری خۆشەویست. ئێستاش دەچی سەردانی کەلار و گەرمیان دەکەیان لە مێژەمە ڕۆشتی؟ من ئازیزترین کەسم لە کەلارە نێژراوە، هاوسەرمە، زەکارێکی جوانم بۆ کردووە، هەموومان هەیە بێ بڕم بووە. هەموومان. بەغدا و تەهران خوێندن لەو دوو شارە فەرق و جیاوازیان چۆن بوو؟ ئارد و ئاسمان؟ ئارد و ئاسمان. من سەقافەتێکم بێ سەقافەتێکی لەوێ فێر بوومە. بەڵێ سەرەتا خوێندنەوەم لە وڵاتی خۆمان بوو، بەڵام زۆر شت فێر بووم لەوێ، زۆر شت. حتا فێر بووم کە زۆرمیش قبوڵ کەم وەک خۆی. هەڵگرتنی ئەو شتانە دکتۆر زۆر زەحمەتە، پاراستنیان زەحمەتترە. چێ دەیان پارێزین؟ من تا خۆم ماوم هەر کتێبێک بۆ من ئەو گلێنەی چاوم دوای خۆم نازانم. بەرحاڵ ئێرە من نازانم ممکنە منداڵەکانم نەتوانن ئێرا بەخێو بکەن. ئێرا مەسەفی زۆرە بە حەزەکەی و هیچ مانە ئەم نییە کە دەوڵەت و دەسەڵات وەلەو هاتن
مەرحومی کاکتیۆڤان پێشمەرگی بە دوو مانگ هات بۆ ئێراوتی ئێرا بدەرە ئەمەوتی باشە دەیدەم پێێتە بەڵام من کتێبمێ 700 ساڵە یەکێک وایە کردە و دەری کرد و خستێ باخەڵی لە کیسی میلەتەکەمە چێ ئێمە 700 ساڵە پاراستەوانە بەڵگەنامەکان بەڵگەنامە یا کتێب کتێبیش الان کتێبی بلاک ماجیکەمەیە جادوی ڕەش 580 ساڵە ماشەڵڵا بەش ئەمە یەکێک دایە بندەسی و بردی چی تو خۆت وەسیەت نووسیەوە دکتۆر بە من نە ناژنووسی ئەزانی چی گەلێ بێ وەسیەت بە قەنەعەتی من ئەگەر بنە ماڵێ ئاژاوەی تیاوێ ضروریە بنووسی بەس من الحەمدلله مناڵەکانم وان گەورە کردووە کە هیچ جۆرە ئاژاوەیەکیان نییەوە نابێ پێێتی چەند مناڵت هەیە دکتۆر من دوو کچێک و کوڕێکم تەمەنیان درێژ بیا هەردووکیان یەکیان مهندسە یەکیان سەحەفیە ڕۆژنامە نووس ماشەڵڵا دکتۆر بەڕاستی هەموو شتێک لەنا ئەو ماڵ و مۆزەخانە سەرنجی ئینسان ڕادەشی کە سەردان دەکات بەس کە هاتی نەژۆرێ ئەوەی ڕاستی بێ ئەو ئۆتۆمبیلەش یەکسەر سەرنجی ڕاکەشەمە وچێکی ڕووکێ ئۆتۆمبیلە ئەمە تۆمیلە هی مەلیک فەیسەڵی دووهەم بوو دوومان سواری بوو کوشتیان شۆرشی چواردەی تەمووز یعنی هەر ئەوە بوو کە تێدا کوژرا و ئۆتۆمبیلە نە ئەمان نەکوژرا ئەمە حتاوەکو یەکێکی تری وە بۆ مەلیک حسین سەرراوە بە پارەی عێراق مەلیک حسین خۆ ئەفریقا سەفیری ئوردنی نرد بۆ ئەوەی ئەمەیان یا بە هەیمەت یا بە قیمەت بیدەبی وتم وڵاوەتی من نییە هی میلەتە ئەوەیسا بۆتە مڵکە و میلەتە خەڵکە زانەی ئەم ئۆتۆمیلە تو کڕیوتە بەڵام ئێستا مولکی میلەتە ئەێستا مڵکی میلەتە بەڵێ بەداو منەوەی بەڵام من ئەو سەلاحەتە نادەمە خۆم بیفرۆشم ئێستاش ئیش دەکەیان بەس وەرەوە بخەرەیش وەرە سوچێکی لێتە ڕەمزانی ئیشیش دەکاتەوە ینی ئەو 58 مودێل 58 یا الله سویچ لەسەرە هی میلەتە تەواو سویچی لەسەرە مودێل 1958 لە مەلک فەیسەڵی بیە شتێنگە دەستێ عودەیە کوڕی سەدەمی لی سەرروکێ بەرێ عێراقی ڕژێ مۆژنەفچووە بەعس سەدام حسێنی میە من کە پشتی دکتۆری کڕیەوە میلەت یاوی شوور کرد لە ماڵی هاتیینە دەرێ ڕەنگە مەسەڵا خەڵکانیشی زۆر هەڵم بڵێن ئەگەر پیاوێک دەوڵەمەند ناوی ناتوانێەوە هەموو شتە بکاتەوە ئەو ژیانەی هەبی لە بینی هەژاری دەوڵەمەندی دکتۆر جیهانیانە کی لێ بێ خەڵکوان زانێ من لە دایک بووم بە کەوچکی زێڕین نانم خواردووە هیچ وە نییە من شوەکەو میلەتە فەقیریم دیوە هەژاریم دیوە بێ وڵاتیم بینیوە بێوەتەنیم دیوە دەربەدەر بووم پێش تیم کردووە ئەمانە هەموویم دیوە یا تیا بوومە یا لە نزیکیا بووم ڕاستەکەی بڕە چتەیە بە پارە ئەکرێ بڕە چتیشەیە بە پارە ناکرێ مەگەر بە پارەیەکی زۆر من بە حقیقت مەجبورم نەکەن باسی خۆم ناکەم بەڵام ناچارم کەن چی بکەم مەجبورم من ێسش بە شێوەیەک لە شێوەکان هەرچی ژیانمە بەمە سەر هەرچی دارایی خۆم وا و واپیر و خوشک و برا و پول و ئەمانم هەمووی لەبارەی سیاسەت و داگیر کرا برادرت هەم دکتۆر مەسەڵەن لەگەڵ یان چوونە دەرەوەت هەبی برادری خۆت بن نزیک بن یەکتر ببینە شوێنێک دانیشتن یان هەر حەز دەکەی تەنهاوی لەبەر ئیش و کار تۆ نووسین و ئەوانە هۆڵەن من برادەرەکانم ئەوانەی کەوا لەگەڵیانە بە قەولی معروف ئوختم کرد و ینی پێکات زۆربەی زۆریان
لە دنیا دەرچوو باشتەشەڵە بینت لەگە سوشال میدیا چوونە پیاوی ئەم سەردەمە یان هەر حەز دەکەی کلاسیکانە بژی دووربی لە سوشال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان نەگەلی نەخۆ تۆڕە کۆمەڵاتیەکان سەر دێتن بەڵام من نادەم لە دەرگای ئەوان بدەن لە دەرگام ئەوەی پێم بکێ بوانەکەم یعنی بەکاریان دێنی یان نە سوشال میدیا فەیسبووکە ئینستاگرامە چوزانم ئەوانە قەت بەکار نابوو نایزانم نایزانی نایزانم بۆمەیە بیشی زان بوو چونەوە بزانم شتی تر ئەوەی کایزانم لە بیرمەچێ شتێکی بێ استیفادەیە سوشال میدیا استیفادەی هەیە بەڵام استیفادەکەی خۆزگە وەک میلەتانی تر استیفادەی بواە ئێمە بە شێوەیەکی ناجۆر سوود لەم ئامێرە تازە بابەتانە دەبین کە بۆ میلەتانی تر نیعمەتەوە بۆ ئێمە بۆتە نقمەت دکتۆر لە ژیانی ڕۆژانە بە شتێک زیاتر ناڕەحەت دەبی دڵت تون دەبی پێت ناخۆشە زۆر پێیزانز دەبی شتێکە ببینم زۆڵمە ئەوە پێی ناڕەحەتم زۆڵم پرشێومەکە ئەلانە و ئەو کچێک کوردی سەقزیە بۆ شێوە کوژراوە بە حەقیقەت پێی ناڕەحەتم بۆی گریام هیچت لەسەر نەنووسی تااقەتی ئەو یعنی واردی سیاست بەم نابم لە سیاست نانووسم چەند فایدەی نییە لە باتیەوە شتێکە نووسم کە وەکو تاکە کەسێک استیفادە لێ بکە ئەی دڵت بە چ خۆش دەبی دکتۆر بەهۆی خۆشەوێکەوە نیازمەندێ بتوانم یارمەتی بدەم ئەگەر بتوانم پێی خۆش لە چ ڕێیکەوە یارمەتی هەر ڕێگەیەک وە بە قسە بێ بە عەمەل بێ بە پارە بێ بە ڕێنمایی بێ بە هەرچی بێ شتێک هەبووە مەسەرەن نەت کردووە دوای پەشیمان بێ و گوتوتە مەسەن خۆزگە ئەوەشم بکردوە لە ژیانی خۆم وەڵی ڕاستت بێ من لەوانەی کە کردومە قەت پەشیمان نیم ئەوانەی کە لەگەڵ ئینسانە قەزم دەربارەی خوای خۆم ئەگە کارێکم کردووە هەرچیم کردووە تا سەر ئێسک پەشیمانم لەگەڵ خوایە من کابراایکی مؤمنم ئیمانم بە خوددا و پەروەردگار هەیە چۆن بوو بەشداری شۆڕش بووی لە کاتی خۆی دکتۆر جوانی گەنجێتی و شۆڕش ئەمرم 18 ساڵ بوو گەیشتمە پلەی سەرلەخی کە مۆجەمەری عەسکەری کرا لە ڕانیا گەنجترین سەرلەخت لە ناو ئەو چەند سەد کەسە من بوو تەمان ئەو کاتە من باسیەکەم تەنها حیزب لە کوردستانە بێ پارتی بوو هەر پارتی چوومە لای خوا خۆش بوو بارزانی نەمرد سەیدا ئێستا شەڕ نییە و ئەو خەڵک لە بەڵگایە و لە شارەکان ئیجازە بدە من بڕۆم دەرس بخێن وتی ناڕۆیت هاتمە دەرێ کۆڵم نەدا بوو نەیهێشت بڕۆی حەزێ کرد کە هەر پێفەرگە بە تا هاتمە لای عەزیزا کرێ وەختا ئەو وەک سپاس هەلاری پێشمەرگە بوو چونکە کاتی نایە لەگەڵەوە بڕۆینەوە لای بارزانی مۆزاکەم پێوت وتی بادێم فێنن لەگەڵەوە هات دووبارە چینەوە لای بارزانی وە وتی باشە بە مەرجێک ئیجازە دەم هەر وەختت نازمەدواتەوە بێیتەوە بەسەرجەم بە مەڵە مستەفا بارزانی بوو بەڵێ بەڵێ بارزانی مەلا مستەفا
مرحومی بارزانی نەبوو ئێدی لە دوو جێگە قوبوڵم بۆ هات یەکێک لە چیکۆلۆڤاکیا چەند دەرەجەکانم باش بوو ئیسانەوی 82 مە بوو ئەوی تر لە هونەرە جوانەکانی زانکۆی تاران هێنی تارانم هەڵبژار لەبەر چی تارانەت هەڵبژارد؟ هۆکاری هەبوو من حەزم لە ئامۆزایەکم دەکرد کە خێزان بۆ وەفاتی کرد ئەو شتە لە بەبوو لەوێ هەر لە تارانە لە تاران یعنی زوو عاشق بووی یعنی زوو بڕیاریش دا سەرگیریش بکە زانی چی عشقی حەقیقی ئەوەیە کە ئینسان قەت لە بیری ناکەمە من ئێستش ئەوە 3 ساڵ 2 مانگ 24 ڕۆژە خێزانم وەفاتی کردو هەمومانە ئەڕۆم بۆ سەرمەزاری هەمومان ڕۆژ نییە لە بیرمانە بێ ئەبەدەن جاوی بەحشت بشڵە تەمان درێژی بووە دکتۆر ماشەڵڵا ئەو شارە پڕە لەو شوێنانەی کە ئیشەکانتی لێدانە ئەو یەکێک لەوانە بازاری باسی بیرروکەی ئیشەکانت بکەین ئەژدها لە هەموو پایتەختێکا هەیە لە ئەوروپا هونەرمەندان داهێناوە ئەشیا وەکو ینی سمبولی هیچ نییە بەڵام سمبولی ئەوەیە کە شارەکان شارە بەناوبانەکانی دنیا ئەژدهایان داناوە من لە یەکمدا باشە پایتەختی من بۆ ئەژدایەتیانە بێت بۆیە منەمانە هەموو بە پاری خۆمەیکەم بە زەحمەتی خۆمێک وەڵا ڕایگان دەیتە لێرە بە هەندێک لە هونەر و ئەدەب دوورکەمەوە باسی سیاست بکەم چۆن بووبووی بە پەرلەمانتار چوون بەرەو بەغدا و ئەنجومەنی نوێنەران ئەو کات باشە من ڕابردوم پێشمەرگە بووم نووسێرم و تەلارسازم لە من باشە کێ بێ بچێتە بەردەمان یەکێک بووم لە پەرلەمانتارە گەڕەکان ینی چوون ینی مساوام لەگەڵ کەسە من ئەوەی حەق وا دەمون حتا ڕئیس وەزارا کە دار هات ئەوێ کارێکم پێ کرد بوو بە هەڵواوە بۆ هەر نەتەوەی کوا بوویان بەس بۆ کورد مساوامەت نەدەکرد مەسەلا وەلێتی خۆم بۆ کورد وەلێتی خۆم کە لە شوێنێک کارێکی خۆت دەبینی هەستت چوونە خەڵک ڕسم لەگەڵ دەگرن دیارەوە ئەو منداڵە لە سایەوە ڕسم خەڵک تێر ڕسمی لەگەڵاکرێ ئەجێ خۆشحاڵمەوەخەوە هەر نەوێ هاندانە بۆ زەوق بۆ کەلتور بۆ فەرهەنگ بۆ ئەمڕانە فکرکردنەوە خەڵک کومنتیان چێ لەسەر کارەکان مەسەڵەن لە شوێنێکی گشتی دادنێ پێی دەڵێن کە شکلی ئەنتیکە و سیر دروست دەکەی یەکێک لەو قسە بێ پڵپوچانەی کە بیستەمە جانەوە پەیکەری خەسە لافە هەموو زێڕە لە زێر کردوێتی یا الله زێڕە پارچەگی لێکەینەوە با زێڕێکیەوە ئاسنە ئاسنە لە ئاسن بۆیە کردومە لەبەرەوەی لەنێو میلەتی منە پەیکەشکێنیش هەیە بۆی نەتوان بیشکێنە ئاسن لە کاتی پەیکە بە ئارپیجی بیشکێنێ مادەم لە ئاسن دروست دەکرێ و ئیشەکە قورسترێ لەوەی بە مادەیەکی دیکە دروست هیچ تووشی بریندار بوون و شت بووی لە کاتی دروستکردنی پەیکەر زۆر سوودان لەبەرێ من بە لە حیمەیکەم بۆ ئۆکسجینێکەم چی بەرەوکم یان سووداوە لە ئەسنای دروست کردن دکتۆر خەسرۆجۆف
پەرلەمانتۆر هونەرمەند ئەدیب ڕۆمان نویس تەلارساز چی دی هاوڵاتیەکی بچووکی ئەس گەلە سپاس بیم ئەم نزیکی ژیانە دەبین و مە نزیکتر ژیانە وەزانە گەلێک سپاس بدە هەر بژی